رادیوی دنگی گلدبن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش پەڕێزان بەرمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ 23 شوباتی 2024 تان پێشکەشەکەین بیسەرمان بن. دادگای ئەمریکا 21 ڕۆژ مۆڵەت دەداتە مەسرور بەرزانی لە پاش تۆمارکردنی سکاڵایەک لەلایەن ڕێکخراوی سندوقی قوربانیانی کوردستان دژی نەوەکانی بەرزانی. ئێستا دادگای فیدراڵی ئەمریکا لە بەرامبەرەوە تۆمەتانی ئاڕاستیان کراوان داوای وەڵام لە مەسرور بەرزانی دەکات. ڕۆژی 30 کانونی دووەمی ئەم ساڵ لەلایەن ڕێکخراوی سندوقی قوربانیانی کوردستان لە دادگای فیدراڵی ئەمریکا سکاڵا دژی مەسرور و نەوەکانی بەرزانی تۆمارکرا کە 25 تۆمەتی کوشتن، ساختەکاری، شایەتی درۆ، ڕەفاندن، جینۆساید، پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، ئەشکەنجەدانی هاوڵاتیەکی ئەمریکی، دەرکردنی نایاسای هاوڵاتیانی کورد لەسەر ماڵ مڵکەکانیان، بازرگانی کردن بە مادەی هۆشبەر، بازرگانی کردن لەگەڵ کەسایەتی و گروپ و ڕێکخراوەکان لەلایەن ئەمریکا خراوەتە لیستی تیرۆرەوە. دادگا داوای وەڵام لە مەسرور بەرزانی دەکات. دادگای فیدراڵی ئەمریکا کە ڕۆژی 15 شوبات بڕیارێکی ئاڕاستی مەسرور بەرزانی کردووە، ماوەی 21 ڕۆژی بۆ داناوە تا وەڵامی سەرجەم تۆمەتەکان بدات و لە کاتی تاوەکو ئامادەکردنی ئەم هەواڵە 12 ڕۆژمان بۆ ئەوەی مەسرور بەرزانی وەڵامی دادگای فیدراڵی ئەمریکا بداتەوە. لە کۆتای فەرمانەکە داماژە بۆ کراوە کە لە کاتی وەڵام نەدانەوە دادگا ڕێو شوێنی دیکە دەگرێتە بەر. شاندی پەرلەمانی نێودوڵەتی کە بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ تاوتێکردنی گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان سەردانی ئیستانبوڵیان کردووە، ئەمڕۆ گەڕانەوە وڵاتەکەیان و داوایان لە سیپیتی کردووە کە دەستێوەردان لە گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلانکە. مۆتسیرات ڤێنتس پەیجسکێکێکە لە ئەندامانی شاندی پەرلەمانی کەتەڵۆنیا کاتێک لە ئیستانبوڵ گەڕاوەتەوە لە پەرلەمانی کەتەڵۆنیا باسی لە سیستەمی گۆشەگیری لەسەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کردووە. مۆنتیسیرات لە گوتارێکدا لە پەرلەمان بەبیری هێناوەتەوە کە مانگی شوباتی 25مین ساڵی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان تێپەڕیوە لەگەڵ پارێزەرانی ئۆجەلانیش و ڕێکخراو مەدەنیەکانی تورکیا کە تێکۆشان بۆ مافەکانی مرۆڤ دەکەن لە ئیستانبوڵ کۆبوونەتەوە. ئەو دەڵێ ماوەی 3 ساڵە هیچ زانیارێک لەسەر ڕەوشی ئۆجەلان بەردەست نییە، بەڵام ئەمە دۆخێکە کە بە ئەشکەنجە دەناسرێ. هەر بۆیە ئەمڕۆ پێویستە کە ئۆجەلان بە زووترین کات ئازاد بکرێت و باسی لەوەش کردووە کە داوان لە دەستێوەردانی کۆمیتەی بەرەنگاربوون و شکنجەی ئەنجومەنی ئەوروپا سیپیتی کردووە کە بەناوی بەرپرسیارەتی دیموکراسی و دایان عەبدوڵڵا ئۆجەلان سەرجەم زیندانیانی سیاسی کورد ئازاد بکرێت. پارتی دموکراتی کوردستان هێزێکی خۆی لە ژێرناوی پاسەوانانی سنووری عێراق لە سنووری ئەمەدی سەر بە پارێزگای دۆک لەسەر سنووری باکووری کوردستان جێگیر کردووە. ئێوارەی دوێنێ پەدەکە هێزەکانی خۆی لە ژێر ناوی پاسەوانی سنووری عێراق لە سنووری ئەمەدی سەر بە پارێزگای دۆهۆکو لەسەر سنووری باکووری کوردستان جێگیر کردووە. ئەو کات شەوی 20 لەسەر 21 مانگەش هێزێکی فۆجی چواری سەر بە پاسەوانی سنووری عێراق کە لە بنەڕەتدا هێزی پەدەکە جوڵان پێکراوە و لە گوندی سەرزەر سنووری شارەدەی کانی ماسی سەر بە پارێزگای دۆک جێگیر کراون. هاوکات شەوی 20 مانگەش دەوڵەتی تورک بە چڕی بردومانی چەناوشێکی سنووری دۆکی کرد بە هۆی دوو پێشمەرگی خانەنشین شەهید بوون، یەکێکی دیکەش بریندار بوو. و لە کاتێکدایە کە هەردوێنێک کەجەکە وڵاوی کردەوە ئێمە پێشتر بە پێشمەرگەکانمانتە بوو کا لە بنکەکانی سوپای تورک دوورکەونەوە و جارێکی دیکە ئەم هۆشداریە دووبارە دەکەنەوە. سەرجەم هێزەکانیان بە تایبەتی پێشمەرگە دەبێت لە سوپای تورکیا و لە بنکەکانیشیان دوورکەونەوە. هەرشە داگیرکارەکانی دەوڵەتی تر بۆ سەر هەرەمی کوردستان بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ بنکە و بارگای سەربازی دیکە دروست دەکەن. لە ناو خۆشدا
پادەکە هاوکار و چاوساخی و دەوڵاتە داگیرکەرەیە نووسەرێکیش دەڵێ گەر خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و کوپەکەکە دژی داگیرکەران بەرخۆدان کە کەس ناتوانێت زەفەریان پێبێنێ. وتەیەکی زۆر کاریگەر و جوان و ناخەژێنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان دەست پێ بکەم کاڵێ کوردبوون تاڵە بەڵام ڕاکردن لی نامەردیە. من تەسەوەرەکەم ئەو فەلسەفە جوانەی کە لە ناو کتێبەکەی عەبدوڵڵا ئۆجالان بۆ هەموو سەردەمەکانی نووسیوە بەداخەوە کۆمەلگای کوردی بە هەر چوار پارچەکەیەوە کەم تا زۆر کاری پێیەکەن. ئەوانەی کە دڵسۆزی نیشتمان کاری پێیەکەن، یعنی ئەوەندەی خیانەتکار و ئەوەندەی دوژمنکارانە لە وڵاتی ئێمە هەیە، ئەوەندەی کورد خۆخۆری یەکتریە لە ناو خۆیە، ئەوەندە لەوانەیە دوژمنەکە بۆ شێوێ نەبێت چکە دوژمن هەمیشە مەترسی هەیە. ئێستا بۆ نمونە نیە دەوڵەتی تورکیا هەمیشە ترسی لە پەکەکە هەیە، ئەزانێ قارەمانن، ئەزانێت لە پێناوی خاک و ئاو نیشتمانە تا دوایین هەناسە ئەجەنگن. ئەوەندەی کە جەنگاوەرمان هەیە هەزاران ئەوەندە خیانەتکارمان هەیە، وەکو چۆن تەختێک کورسێک لە دانیشێ ئینسانێ لەسەری دوای ماوەیە کورسەکە شەق و شڕە بێ. لای من ئەو جۆرە مرۆڤانە من وەکو ئەو تەختە شەق و شڕ سەیریانەکەم، چکە مرۆڤ بریتە لە هەڵوێست، مرۆڤ بریتە لە ویژدان. کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە داوا لە هەموو هێزە کوردەکان دەکات کە لە دژی و هێرشانە بۆستنەوە کە دەکرێتە سەر باشووری کوردستان و خەڵکی سڤیل بە ئەمانج دەگرێت. کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە لە ڕاگەیەنراکدا لەبارەی هێرشی ئاسمانی 21 مانگەی دەوڵەتی تورکەوە بۆ سەر سنووری ئاکرە و شەیدبوونی دوو هاوڵاتی و هاوکارەکانی پارتی دموکراتی کوردستانیش لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ داوە کە دەوڵەتی تورک بەتەنیا ناتوانێت درێژە بە هێرش و داگیرکاریەکان بدە ئەگەر هەڵوەسی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەک هاوکاری یارمەتی پارتی دموکراتی کوردستان نەبێ و دەشڵێت کە ئەم هێرشانەی دەوڵەتی تورک بەدڵی حکوومەت و دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان هەر بۆیە حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی پارتی دموکراتی کوردستان گرنگی بە ناوچەکە و خەڵکی مەدەنی نادەن تا ئەمڕۆژ هیچ هەڵوەسێکیان بەرامبەر بەو هێرشانە دەرنەبڕیوە و ئیدانیان نەکردووە. لە کۆتاییشدا دەڵان وەکو کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە داوا لە هەموو هێزە کوردەکان و کوردستانەکان دەکات کە بەرژەوەندی خەڵکی کوردستان بپارێزن و هەڵوێستی تند بەرامبەر ئەو هێرشانە نیشان بدەن و شەرمەزاریان کەن. لە درێژەی کاروچالەکەکان بە ئازادی جوسی ڕێبەرۆجەلان و مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 19 ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە و چالەکێکە لە ڕۆژی 19دا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و تاوەکو دوای هەڵبژاردنەکانی باکووری کوردستان و تورکیا بەردەوام دەبێت. لە ماوەی 2 ساڵدا دادگای فیدراڵی عێراق 5 بڕیاری لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرکردووە کە بریتین لە هەڵوەشانەوەی یاسای نەوت و غاز، هەڵوەشانەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی هەرێم، هەڵوەشانەوەی درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان، گۆڕینی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم و گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەر بانگە فیدراڵەکان. لە بەرواری 15 شوباتی 2022دا تاوەکو 21 شوباتی 2024 واتە لە ماوەی 2 ساڵدا دادگای فیدراڵی عێراق 5 بڕیاری لەبارەی هەرێمی کوردستان دەرکردووە. بڕیارانەی دادگای فیدراڵی عێراق لە ماوەی 2 ساڵدا لەبارەی هەرێمی کوردستان دەریکردوون بەم شێوەیە: یەکەم، لە بەرواری 15/2/2022 دادگای فیدراڵی عێراق یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان هەڵوەشاندەوە. 35/2023 درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. 24/9/2023 دادگای فیدراڵی عێراق درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. 21/2/2024 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانی گۆڕیوە. 21/2/2024 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بۆ سەر بانکە فیدراڵیەکان گواستەوە. جێگای ئاماژەیە بە وتەی شارەزان و چاودێران دەدات و دادگای فیدراڵی عێراق چەندین بڕیاری دیکە لەبارەی هەرێمی کوردستانەوە دەردەکات. ڕاد ڕەفا سەرۆکی بۆردی تۆژینەوەی دەستگای ستاندەر لە کۆنگرێکی ڕۆژنامەفانیدا دەڵێ بڕیارێکی دادگای فیدراڵی عێراق بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکوومەتی عێراق و لە بەرژەوەندی موچەخۆرانی مەدەنی و سەربازیە و دەڵێ ئەرکی حکوومەتی عێراق و هەرێمە پابەندی بڕیارێکی دادگای فیدراڵی بن بۆی چیتر فەرمانبەران و موچەخۆران بێ دواکەوتن موچەکانیان وەربگرن. خەینە ڕوو سەبارەت بە بڕیاردان بە پێدانی ڕاستەوخۆی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان.
ئێمە بەڕاستی وەکو دەستگای ستاندەر و گشت مامۆستایانی بەشدار بوو کەوا ناڕازی لە هەرێمی کوردستان بە تایبەتی نوێنەری مامۆستایان وەکو باسمان کرد مامۆستا بەدەل و مامۆستا شێخ محەممەد و هەروە مامۆستا شێخ ئاکۆ مامۆستا بەڕێزان مامۆستا عەلی بابان بە نوێنەراتی ئەوان ئێمە هەوڵمانداکەوە ئەو کەیسە بزوڵێن لە دادگای فیدرالی. ئێمە بۆچی پەنامان بردە دادگای فیدرالی؟ بەڕاستی لە هەرێمی کوردستان بە تەواوی بێئومێد و بێهیوا بووینکەوە چارەسەری کێشە و قەیرانی پێنەدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت. بە تایبەتی حکوومەتێک خۆی ماوە بەسەرچوو بۆ خۆی کێشەکانی زیاتر دروست کردووە. هەروەها پەرلەمانێکەوە هەڵوەشا بۆ نەیدەتوانی چارەسەری ئەو کێشەیە بکە. هەروەها دادگاکانی هەرێمی کوردستان نیان دەتوانی بتوان وەکو دادگایکی سەربەخۆ مامەڵەیان لەگەڵ دوای مانەوەی بۆ زیاتر لە 12 کاتژمێر لە زیندان دوێنێ ڕۆژنامەڤان و چالاکوان ئومێد بەرۆشکی بە شێوەی کەفالەت ئازاد کرا. ئەوەش لە کاتێکدا بوو کە بەیانی دوێنێ هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان هەڵان کوتای سەرماڵی ڕۆژنامەڤان و دەستگیریان کرد. دوای مانەوەی بۆ زیاتر لە 12 کاتژمێر لە زینداندا ئێوارەی دوێنێ ڕۆژنامەڤان و چالاکوان ئومێد بەرۆشکی بە شێوەیەکی کەفالەت ئازاد کرا. چونکە ئاماژەی دەستگیرکردنی ڕۆژنامەڤان و چالاکوان ئومێد بەرۆشکی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان ناڕەزایەتی توندی ڕێکخراوەکان و چالاکوانان و ڕۆژنامەڤانانی بە دوای خۆی داهێنا. عایشە گولدۆغان و دەبێژی پارتی یەکسانیی دیموکراسی گەلان دەم پارتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەڤانیدا باسی لە کاروبارەکانی هەڵبژاردن و گەشە سندنەکانی دیکەی دەم پارتی کرد و ئاماژەی بۆدا کە لە 21 شوباتەوە ڕۆژی جانی زمانی دایکە و دوو وێنە لە پەرلەمانە شکرا بوون بە ڕۆژەفی تورکیا. وێنەی کی ئەوە بوو کە گروپی دەم پارتی کە بە فرە زمان و فرە ناسامە و فرە چشنێکی سەرنجڕاکێش ئەوی دیکەشی سەپاندنی یەکدەنگی بوو لە لیژنەی گشتی پەرلەماندا. ئەو دەڵێ ئێمە باس لە چەمکێک دەکەین کە لەسەر بنەمای دیموکراسیکردن و سۆسیالیزم و ئازادی ژن و ژینگە و دامەزراوە دیموکراسی لە ناوچەکە بۆ هەمووان بڵاو دەکرێتەوە. بێگومان باوەستانێک بۆ شتانە دابنین کە دژی ئەمانن. هەوڵی ئێمە بۆوەنیە کە هەندێکە سەرکەونیان بدۆڕێن بەڵکو هەوڵ و تێکۆشان بۆی گەل سەرکەوێ ئەوانەشی کە دانێت دەنگەکان ساختەکەن پێیان دەڵێن سەرناکەون. هاوکات کاندیدەکان بۆ شارەوانەکانی هەرێک لە شارەکانی ئەدەنە، ئایدن، هاتای، ئیزمیر، موقڵای، تێکردا خاشکراکراوە. ئەو دەڵێ ئێمە پارتێک نین کە لە ناوەندی گشتی سیاست دیاری بکەین بەڵکو لە کوچە و کۆڵانەکان دەبین زووتر دەستمان پاڵبژاردن کردووە. لارەمی کوردستان ڕخنەی زۆر لە سەر دەسەڵاتداران دەکرێت کە گرنگی بە زمانی کوردی نادرێت بۆ ئەوەی گرنگی زۆر بە زمانە بیانەکان دەدرێت. مامۆستایەکی زانکۆش دەڵێن زانکۆکان بەرپرسن لە پاراستن و گەشە پێدانی زمانی کوردی، بەڵام زانکۆکانی شۆک و سەرجەم دەستگاکانی تر ڕخنەیان لەسەرە. زۆر جار ئەوتێ زمان هۆکاری سەرەکی پەیوەندیکردنە نێوان ئەندامانی کۆمەڵگێکی دیاریکراوە. لە ڕاستیان پێناسێ ناتوانێت سەرجەم ڕەهەندەکانی زمانمان بۆ بخاتە ڕوو. وەکو وتم زمان هۆکاری هەرە سەرەکی ئەندێشەکردن و خەیاڵە. زمان کە ئەندێشە و خەیاڵش دوجار کەرەسێرە سەرەکی داهێنان و دەقی ئەدەبی و شانۆ و تەنانەت هونەری سینەما و هەموو ئەو ڕەهەندە جیاوازانی کە لە دەقی ئەدەبی ئەبنەوە. زمان هۆکاری هەرە سەرەکی هێزرکردن و بیرکردنەوە و تێڕامانە. تۆ وەکو فەیلسوفی بەناوبانگ ویتگنشتاین لە بواری زمانە کاری کرد و فەلسەفەی زمانە کاری کرد، سنووری زمانەکەم سنووری جیهانەکەمە، کەواتە تۆ چەند سنووری زمانەکەت فراوان بێ سنووری جیهانەکەی تۆ نەفراوان بووە. کەواتە زمان تەنها هۆکاری پەیوەندیکردن نیە، زمان هۆکاری تێڕامانە، هۆکاری بیرکردنەوەیە، هۆکاری تەخەیول و وێناکردن و خەیاڵکردنە. زمان بنەمای هەرە سەرەکی ناسنامەی نەتەوەییە. زمان بەجۆرە بەدیوێ لە دیوەکانی زمان ئایدۆلۆژیایە. زمان هۆکاری هەرە سەرەکی دروستبوونی کیانە، دروستبوونی شوناسە. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان وڵان کردوێتێک لە دەستگیرکراوەکانی خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سزای لە سێدارەدانی بەسەردا سەرپەنرا و دەڵێ حاڵاتی تەمەنی 27 ساڵە خەڵکی سەڵماسی سەر بە شاری ورمێ بۆ لە کاتی سەرخەڵدانی بزوتنەوەی ژنجیان ئازادی لەلایەن نێزامنیەکانی ئەران و دەستگیرکراوە. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەبارەی سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر و گەنجە کوردەدا بەڵاویان کردوتەوە کە هاوڵاتیە ناوی شاین وەسافە تەمەنی 27 ساڵە خەڵکی سەڵماسی سەر بە شاری ورمەیە
مباسەوەش کراوە شاین وەساف لە کاتی سەرڵدانی بزوتنەوەی ژن ئازادی لەلایەن نێزەمەکانی ئێرانەوە دەستگیر کرابوو. لە دوایین هەواڵیشدا بەربیانی ئەمڕۆ بۆی ئاگرکەوتنەوە لە باڵەخانێکی نیشتەجێبوون لە شاری ڤەلەنسیای وڵاتی ئیسپانیا 4 کەس گیانی لەدەست و 20 دیکەش بریندار بوون. میدیاکانی وڵاتەش ڕووداوکە بە خراپترین ڕووداو لە مێژووی ڤەلەنسیا وەسف دەکەن. میدیا و بەرپرسانی ئیسپانیا لەبارەی ئاگرکەوتنەوە لە باڵەخانێکی نیشتەجێبوون لە شارێکی ئیسپانیا بڵاوی کردوتەوە کە لە نهۆمی چواردەی باڵەخانێکی نیشتەجێبوون لە شاری ڤەلەنسیا ئاگرکەوتەوە بە خێرایی تەواوی بیناکەوە ئاگرەکەتە شەنەی سندووە بەهۆیەوە تاوکو ئێستا باس لە گیان لەدەستدانی 4 کەس و برینداربوونی 20 کەسی دیکە دەکەن. ئەمەژە بۆش کرا باڵەخانەکە 220 شوقە لە خۆ دەگرێت لە ساڵی 2020ەوە کارکردن تێدا تەواو بووە و تیمەکانی ئاگر کوژێنەوەش هەوڵەکان خستۆتە گەڕ بۆ ڕزگارکردنی دانیشتوانی باڵەخانەکە.